جەباوەری خەڵکی کوردستان لێرە مەبەستمانە لەم پەیامە کۆمەڵێک هەڵوێست و زانیاری و خوێندنەوەی ئەم دۆخەی خۆمانتان بۆ ڕوونکەینەوە. ئێمە ژمارەیەک ئەندامی پەرلەمانی کوردستان لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و ئەو دۆخە قەیراناویەی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە و ئەو مەترسیانەی لە بەردەم هەرێمی کوردستانایە بڕیاری مانگرتنمان لە پەرلەمانی کوردستاندا لە سەرووی هەموو ئامانجەکانمانەوە ئەوە بوو کە دانیشتنێکی پەرلەمانی کوردستان بکرێت بۆ ڕێگرتن لە کوشتن و خوێنڕشتن بۆ ئەوەی کە چیتر قوتی خەڵک و موچەی خەڵک بەم دەردەی ئێستا نەبرێت بۆ ئەوەی چاکسازی ڕیشەی لە دۆسیەکانی نەوت و خاڵە سنووریەکانە بکرێت. بۆ ئەمەش دوو بژاردەمان هەبوو. بژاردەی یەکەممان ئامانجەکە ئەوە بوو 37 واژوو کۆ بکەینەوە بە 37 واژوو بە پێی برگەی یەکەم لە مادەی 8 لە پێڕەوی ناوخۆ ڕاستەوخۆ باگوازی دانیشتنی پەرلەمان بکەین. بەڵام بەداخەوە تا ئەم ساتە 28 واژوومان کۆ کردوتەوە 29 واژوومان کۆ کردوتەوە لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی، بزوتنەوەی گۆڕان، پەرلەمانتارە سەربەخۆکان. لێرەوە داواکارین لەو پەرلەمانتارانەی بە تایبەتی یەکێتی نیشتیمان و نەوەی نوێ کە پێشتر لە 37 واژوو بۆ دانیشتنی پەرلەمان لەسەر موچە بەشدار بن بێن واژوەکەمان لەگەڵا بکەن بۆ ئەوەی ڕاستەوخۆ بانگوازی دانیشتنی پەرلەمان بکەین. ئێمە لێرەوە پشتیوانی و بەشێکە بین لە هەموو خەباتێکی مەدەنی چ ڕێپێوانی مەدەنی و خۆپشاندان لەسەر شەقامەکان چ لە پەرلەمان چ لە ماڵەکان لە هەرکوێ چکە ئەمانەوێت لێرەوە خەڵکی کوردستان لە یەک حاڵەت دڵنیاکەینەوە ئەم دۆخە لە حکومڕانی ئێستا بەردەوام بێت. دڵنیا بن 2021 ساڵێکی ئێجگار قورسە بێت. کێشەی بێموچەی، کێشەی سیاسی، تێکچوونی ئاشتی کۆمەڵایەتی پشێوی لە کوردستانە دروسە بێ و خەڵکی شتیایە هەمومان دۆڕاوە بی. بۆیە لێرەوە دیسانەوە ئەمانەوەی ئەوە ڕابگەیەنی ئەگەر بەرپرسانی حکومەتی هەرێم لە خەمی ژیان و گوزەرانی خەڵکان یەک پێویستە ڕێکەوتن لەگەڵ حکومەتی عێراقا بکرێت بە عەلەنی ئەعلان کرێت 250,000 بەرمیل نەوت و لە 150 داهاتی فیدراڵی لە بەرامبەر موچە. دوو کۆتایی بەم ناڕۆشتنی و گەندەڵی لە دۆسەی نەوتا بێنێ کە تاوەکو ئەم ساتە کەمتر لە ساڵچلی داهاتی نەوتەگەمێنێتەوە بەهۆی گۆمەڵە گرێبەستی خراپ و گەندەڵی و ناڕۆشتنی. سێ کۆتایی بەم گەندەڵی و قاچاقچێتی و تاڵانی خاڵە سنووریەکان بێنێ کە دەمانگە قەراردراوە چاکرێ و چاک نەگات. دڵنیا بنەوە ئەم سێ هەنگاوە نەگیرێتە بەر کوردستان ئەخرێتە بەردەم تونێلێکی تاریکەوە. ئەوانە بەرپرسن کە بێباکانە لێمانە ڕوانن.